بەناوی خی بەخشندەی مێهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. تێڕوانینی ئیسلام بۆ دووبەرەکی و تەفرەقەی نێوان میلەتان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. تەفرەقە و پەڕاگەندەیی دەردی کوشندەی هەموو گەلانی جیهان بووە. هەموو میلەتانی دنیا لە کۆن و نوێدا بە خوێندەوار و نەخوێندەواریانەوە کەڵک و سوودیان لەم قسەیە وەرگرت و تەفرەقە و پەڕاگەندەییان فرێدا و بە ئامانج و خولیا و سربەخۆیی خۆیان گەیشتن. پێدەچێت تاکە میلەتێک کە هیچ کەڵکێکی لە یەکبوونی و یەکڕیزی و تەبایی و ناوەڕۆکی ئەم قسەیە وەرنەگرت پێ میلەتی پەژموردە و ستەمدیدەی کورد بێت یا بە دیوێکی تردا دەڵێن پێدەچێ هەر لە زووەوە تەفرەقە و یەکتر نەخوێندنەوە و بێگانە پەرستی و یەکتر کوژی لەگەڵ قوڕی پێکهاتەی میلەتی کوردا شێررابێت و کورد هیچ کاتێک نەتوانێت لەگەڵ ئەم دەردە کوشندانەدا جیا ببێتەوە. بەڕێزان لە چەند ڕۆژی پێشوودا شەڕی براکوژی و یەکتر کوژی لە نێوان ڕۆڵەکانی گەلی کووردا سەری هەڵدایەوە و لولەی تفەنگەکان بەدەستی کورد ڕوویان لە سنگی کورد کردەوە. لەم بەرنامەیەدا باز لە هەڵوێست و چارەسەری ئیسلام وەکو دواهەمین پەیامی خوددا دەکەین لەبارەی ناکۆکی و شەڕی نێوان میلەتانەوە. دەپرسین ئیسلام چۆن یەکڕیزی و تەبایی نێوان میلەتەکان دێنێتە کایەوە؟ ئیسلامی پیرۆز چۆن یەکڕیزی و تەبایی نێوان میلەتان دەپارێزێت؟ هەڵوێستی ئیسلام لەبارەی تەفرەقە و پەڕاگەندەیی نێوان میلەتان چییە؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریع زانای ئاینیم کردووە. مامۆستاگیان زۆر بەخێربێی بۆ بەرنامی باس و خواز. سەرەتا پێم خۆشە بزانم هەڵوێستی ئیسلام یا تێڕوانینی ئیسلام دەربارەی تەفرەقە و پەڕاگەندەیی لە نێوان تاکەکانی کۆمەڵگە لە نێوان میلەت و نەتەوەکانە چه هەڵوێستێکە یان چۆنیە تێڕوانینە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لا قرآن بيروزا تواوي عبادة كان همو أواجن كإنسان كان بينيان خوش بلغاريكا ومروف كان همو دستيان لناو دستيقاوي تفرقا لقال شركو لقال بتبرسيا لقرآن باسكرا بالكو كموسى سلامي خواهي لبيت شو السرشي طور خواهي قالوا لقرآن باسكرا وقرايا وملتكي بني إسرائيل سبار بهارون كأجداري عم بكجرايا وبيجوا أو بقرتهم ملتك ده سيان كلبا بتبرسي وتفرقا حميان شو صار بتبرسي وازرنا والذين كبرام كموسى سلامي خوالي بجرايا وهاروني محاسبة كد فرموي لا ترساهم فرمي بو مجال دان جوارا كبرسن بو مجال دان روكنا جوارا كبرسي واز لخوا برسي بن فرموي من ترساهم بليشي فرقت بين بني إسرائيل لو نتساوم كبتبرسي كان شكو كابراي بتبرز اجا ملتك هميشان بتبرز بن وكو ملتي هندستان كهميان مانجا برستن بلام دفاع لولاتي خوانا كان بلام ملتك كان بفقيريش باجيان بربوي ولاتك كان بفساد نابن براكوجينا كان لا لولاتك حوصد مذهبي تيا حوصد ديني تيا زيادة لا حوصد ديني تيا لولاتك مليارك وقدام مليارك صد مليون صوب 50 مليون خلقي تياجي بلام شري براكوجي تياني بو چونكا خواي جورا للقرآن لسل زماني هارون فرمي من نترسام لو يبلي بتيان برسو چونكا لو بيشهر بتيان برس راتم لقليا بس ترسام لو يبلي تفرقه خصوة بينيانو تفرقه لبت برستي خرابتر باسكرا على القرآن چونكا همو او فسادي كي بيني كإسلام هاتو تشارة سري كدو حلت آشكرنوي عشيرة كانوا أو خزرجوا ولا مسلماني خلق مدينة ومكة كدو عيبون مسلمان بيغمر صلى الله عليه وسلم كدني ببرا وحتى بيغمر صلى الله عليه وسلم لسدمي مكة كومالك زول لزانا كان فرمون براتي دروس كدو لبيني خوي أصحاب كانوا لنوان أصحاب كانا. والله ما وصل جناب ده فرموي كمترسي وخرابي تفرقة ودوبركي لمترسي وخرابي شرك وكفر كردن گەورەترە بۆ دنیا. بەڵێ بۆ دنیا ئەو مەترسیانەی کە لە ئەنجامی تەفرەقە و دووبەرەکیەوە ڕوبەڕووی میلەتەکان ڕوبەڕووی گەلەکان ڕوبەڕووی تاکەکانی کۆمەڵگە دەبێتەوە چین ئەو مەترسیانە؟ بەڵێ ئەمە بینە چی فەسادێکە چی ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس
هەچی فەسادی بەحر و بەحرە هەچی گرانی و قات و قڕیە لە بەحر و لە بەڕا هەر هەمووی بەهۆی دەستی ئینسانەوەی بەهۆی تەفرەقەی ئینسانەکانەوە بۆی فەسادی ئینسانە فەسادیش بەشێکی چییە بەشێکی تەفرەقەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی شتێکتان پێ بڵێم لە ڕۆژ و لە نوێژ و لە سەدەقە خێری زیاتر بێ تیان بڵێ ئەی پێغەمبەری خوا فەرمووی صلاح و ذات البین فەرمووی ئاشکردنەوەی دوو کەس ذات البین یعنی خەڵقی تاکە نەک مجتەمع نانی يعني حزب وشن يعني خلقي تاكو تراينا وخلقي كاشتيان كانوا بوي بينيان تيغنتي فرموي بزانن كفساد ذات بين فساد ذات البين يعني فساد بين خلقي فرموي فساد ذات البين هي الحالقة فرموي تكتشوني بين دوكس حالقة يعني داتا شر ولا روايات تراتو فرمي ناجلم ك ڕیشتان داهاتاشێ پێستان داهاتاشێ بەڵکو دینتان لێ داهاتاشێ چونکە بۆ کاتێککە تەفرەقە بوو خەڵقی بێخەتا کوژرێ مەسن ئێچێک کوژێ ئەوە چێ براکەیە کوژێتەوەنێ ئەم لە داخی ئەو نەوت بە هەرزانترە فرۆشێ ئەم لە داخی ئەو وڵات زیێرانترەکە ئەم لە داخی ئەو ئەجا ئەم هەموو کوشتارێکی ئێمە بینیمان یعنی خەڵقی لە شەڕی براکوژیا بە جۆرێک کوژراوە بە بلۆک سەری پانکراوەتەوە کە حیزبی بەعز دوژمنی میلەتی کورد بۆ وای نەکردووە ڕاستە لەبەرەوە تەفرەقە لە وڵاتانە کە بینیمان هەر لە بینی ئەم ئەحزابە کوردیانەیە ئەم ئەحزابە کوردیانەشە کە بینین تەفرەقە ماڵی خەڵقی تیافۆتێ دینی خەڵقی تیافۆتێ ئەخلاقی خەڵقی تیافۆتێ ڕێز و احترامی تیان نامێنێ قەتعی ڕەحیم و سیرەی ڕەحم و خزمایەتی نامێنێ وڵاتانی بێگانەش هەیمەنە و دەسەڵاتی ئەبێتە هۆکاری زۆر فەسادی زۆر لەگەڵ خۆیان کە دوژمنان تەماعیان تێیەکەن مامۆستا هۆکارانە چین کەوا لە مرۆڤەکان یاوا لە حیزب یا وا لە نەتەوەکانەکە کە پەنا بەرنە بەر ناکۆکی پەنا بەرنە بەر تەفرەقە و دووبەرەکی لە نێوان خۆیانە بە زۆری تەفرەقە بە زۆری کە سەرچاواگرێەوە لە ڕوانگەی ئیسلامە ئەوەیە کە ئەو ئینسانانە لەسەر دنیا شەڕیانە بێ یعنی دیندارێکی زۆر ملتەزیم نین بۆ چونکە ئێمە بەرنامەیەکمان ئەگەر من و تۆ لەوایە بین کە بینمان تێکچێ ئێمە حەکەمێکمانێ چونکە دوکمان مسلمانی شەرعیش دەڵێ کون و ئیخوانن وەنیە فرمي ايوه برابن لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ليكتر دام برين حسودي بيكتر مبن رقتان ليك نبي ولا تدابروا بش ليكتر مكان اما السنتي بيغمر منو تو مسلمان بين جيران شرع بين شرع سروك بسرمانه شرع بسرمانه دادقاي مانكا شرع امر من بيكا كمنو تو بي منو تو يعني هركسك انا تفرق بيننا ابي برابن اجي برانبن ئەوە دینەکان داتاشراوکو لە فەرمودەکە باسم کرد کەواتە دائما دینداری لە ڕوانگەی دینی ئیسلامەوە دین چارەسەری تەفرەقەیە دین ئەو سوخەزەجی ئاشکرەوە کە 120 ساڵ بوو لە یەکتریان نەکوشت هەردووکیشیان لە یەک بەرەباو بوون لە ئەسڵ هەردووکیان یەک باوکیان هەبوو دوای بوونە دوو بەرەبابی جیاواز و ئەجنە باپیرە گەوران یەک باپیر بووە بەڵام دوای ئەم دوو بەرەبابە 120 ساڵ یەکیان کوشتووە بۆ چونکە دین نەبوو بەڵام کە دین هاتکردنی بەبرا دوای دیفاعیان لە یەکترە کرد دوای لەسەر خۆیان بەکوشدا ئێمە ئەمەی کە تەفرەقانەتە لە ناو میلەتانە بە زۆری دوورکەوتنەوەی لە دین دوورکەوتنەوەی لە دین کە دین لە دین دوورکەوتیەوە لەسەر مەسلحەتێکی بەسیط لەسەر بەرژەوەندەیەکی بەسیطی دنیای بینیان تێگەچێت لەسەر تۆزە عەرز یەکتر دەکوژن لەسەر بستی عەرز دوای ئەو کەسێک کە پیاوەکە کوژە عەرزەکەشی دێستێنن ئێمە ماڵەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕوانگەی خاڵەکانی دەستوری مەدینەوە لە شاری مەدینە برایەتی و یەکڕیزیەکی لە نێوان هەموو دین و پێگاتەکانی مەدینە دروست کرد بە جوولەکە و منافق و مشریک و مسلمان و تەنانەت بێدینەکانی تریشەوە جارێکی تر ئیسلام چۆن نەتوانێت بۆ کۆمەڵگەکانی ئەمڕۆ برایەتی نێوان میلەتەکان یەکڕیزی و تەبایی نێوان نەتەوەکان بخڵقێنێت و بیهێنێتەوە کایەوە ئێمە باسی ئەومان کرد و ئیشارە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر پێشەوەی کە لە بچێتە مەدینە لە مەککە ئەوانەی کە مسلمانیش بوون مسلمانەکانی لەنا گای کرد بەبرا عەلی لە ماڵی خۆیان دانا بۆ ڕزای خوای لێبەوە زەیدی یا بۆ دەست حاریسە و ئیچگە یا بۆ دەست فڵان کەس کە دوونی بەبرا دوای ئەوە چووە مەدینە کردنیەوە بەبرا دوای ئەوەش ئەو سوخەزەجی کرد بەبرا یعنی ئەمە چارەسەری ئەم برایەتی هەتا لەگەڵ گاور جوولەکەیە ئەی گاور جوولەکە ئێمە هەمووان براین لە چییە لە حکومەتی مەدینە ئێمە هەمومان دیفاع لە مەدیناکەین لەگەڵ جوولەکە ینی لەگەڵ جوولەکە بەندێک لە بەندەکانی دەستوری مەدینەوەیە ئەگەر هجوم کرا بۆ جوولەکەکان کەسێ شەڕی پێفرۆشن کەسێ شەڕی لێوەڵکردن ئەبێ پێغەمبەر و ئەسحابەکان چەند دیفاعی لێ بکەن نازم مسلمان ئێستا چۆن سەیری ئەم بەنداکەن مسلمانان غیری مسلمانانیش نا
کە ئەگەر هجووم کرا بۆ جوولەکانی مەدینەی مسلمانان دیفاعیان لێ بکەن ئەبێ پێغەمبەر و ئەسحابە بچن دیفاعیان لێ بکەن لەو کاتەی ئەوان پەیمانەکە نەشکێنن و ئەگەر هجووم کرا بۆ مسلمانان ئەبێ جوولەکان دیفاعیان لێ بکەن و ئەبێ هەمومان دیفاع لە مەدینە بکەین بەڕاستی دینداری نەبێ خەڵق نابێ بە یعنی دین نەبێ خەڵق نابێتەوە ببرێت چونکە دین دایناوە شەر نییە لە دیندار بن حتى با حزبك علماني به حزبك اسلامي نبي خلقك ديندار نبي بيدين به كيف خويتي بلام دين بوي دانا وفرمي ايوا قريان او تاب بران لدينا ها يان هاو شيوان لخلقه همو خلقك اما برات لتيها لدينا ونيا اما نظيرك في الخلق يعني او تاب برات لدينداري يعني بران نيه بەڵام خوای گەورە ئێمە دروست کرد الئینسان ئەخو الئینسانی ئەحەبه ئەم کەریهەو ئینسان برای ئینسانە پێی خۆش بێ پێی ناخۆش بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینەیە ئەوەی قەی ناکرد لە مەدینە لە مەککە دەسەڵاتی نەبوو بەس لە مەدینە حکومەت بووە دەسەڵاتی هەبووە دەستوری نووسیوە چەکداری هەبووە و دیفاعی پێ لە مەدینە کراوە و 10,000 کەس لە مەککە و بۆی هاتووە دیفاعی شەڕیان بۆ لەگەڵ نەکراوە لەگەڵ ئەوەشا لەگەڵ جوولەکەیان ڕێکەوتووە لەگەڵ غیرە دینەکان ڕێکەوتووە لە سەردەمی حکومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە خەڵق هەبوو هەر بتپەرست بووە خەڵق هەبوو بتپەرست بووە خەڵق هەبوو جوولەکە بووە خەڵق هەبوو گاور بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هەمویانە بەینی هەبووە عیلاقەی هەبووە قەرزی لێ کردوون و یارمەتیاون سەردانی کردوون بۆیە یعنی دین ئەومان بۆ دانێ کە خوای گەورە لە قورئانە فەرمێ ابن ئادەم ئەفەرمێ یا ئەیها الئینسان مامۆستا لەم ڕۆژات چۆن وەکوڵێ ئیسفادە لە حیکمەت و ئامۆژگاری و ڕێنمایەکانی پێغەمبەری خوا وەربگرین بۆ منە ئێستا لە کوردستانە لەوە چێت دەیان ئەحزاب دەیان بیرکردنەوەی جیاواز دەیان ڕەنگی جیاواز هەبن کە هەر یەکەیان بۆمە بانگەشەی شتێکە کە هەندێکشیان هەڵێن ئێمە باوەڕمان بە هیچ نە بە پەیامبەر هەیە نە بە قورئانێ بەڵام چارەسەری ئیسلام بۆ ئەمە چیە بۆی ئەم ناکۆکیانە بۆ من جارێکی تر بەرۆکی میلەتی کورد نەگنەوە یا وەکو چۆن کایەیەکی تەبایی یەک ریزی جارێکی تر دروست بکرێتەوە لە نێو ئەم هەموو ڕنگ و پێگاتە جیاوازان من باسی ئەوم کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی کردن بە برا لەگەڵەشا گاور و جوولەکە و تیا بوو یعنی کە پێغەمبەر توێتی من پێغەمبەر تۆ پێغەمبەرنی بڕای بە پێغەمبەراتی پێغەمبەر نەبوو بڕای بە قورئان نەبوو بڕای بە ئیسلام نەبووە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بازنەی ئینسانیەتە لە ئەو بازنەی ئینسانیەتەی کە قورئان دایناوە کردوونی بە برا چونکە يعني ئەمانەی کە هەتا بڕاشی بەدین نەبێ کابرا بێدینیش وەکو تۆ فەرمووی يعني دوژمنان تیانە فەرق تەسوود ئەگەر تێبی بە سەرۆکی ئەو وڵاتە داگیر بکەی ئەو وڵاتە زەلیل و ژێر دەستەی خۆت بکەی تەفرەقە بخەنە نێوانیانەوە ئەبێ ئەم خەڵقە ئەگەر بەرژەوەندی دینی خەڵقیشی ناوێ بەرژەوەندی وڵاتی خەڵقی بێ بەرژەوەندی ژیانی خەڵقی بێ ئەم حیزبانە بە ئیسلامی و غیرە ئیسلامی بە ئەلمانی و کافر و مسلمانە هەمی بڕای بە ئیسلامیان بڕای بە ئیسلام نییەوەی کە تۆ فەرمی بەعزێک کەس بڕای بە ئیسلام نییە ئەڵێ بڕوان پێی نییە هەرە بێ ناڵێ بەرژەوەندی ئەو وڵاتەمانەوێ دەی بەرژەوەندی ئەم وڵاتە بەوە نابێت کە ئەم حیزبە بچێ بە گژە و حیزبایە ئەمە ئیسلامیە ئەوە ئەلمانیە ئەوە بێدینە ئەوە بەدینە بە تەفرەقە و بە گژەیەگاچوون هیچیان کۆتاییان نایە هیچیان تەواو نابن و لە بن نایەن مادام لە بن نایەن باشتر وایە کە ڕێبکەون لە بینی خۆیانە ڕێبکەون و بزانن بەرژەوەندی میلەتەکان لە چی ئەو وڵاتانەی کە گەورە بوون ئەو وڵاتانی کە گەورە ئەمریکا رووسیا سین هەمویان بێنە هەر هەمویان وازیان لە شەڕی ناوخۆیی هێناوە ئەو وڵاتە گەورانە کە وەکو باسی هیندستان کرد بۆ نمونە ئەوانەی کە شەروان سەدان دینیان تایە سەدان حیزبیان تایە سەدان بیر و بۆچوونیان تایە هەزاران فکریان تایە بەڵام ئەزانن بەرژەوەندی گەورە لە چیایە ئەوەی کە یەک بگرن بۆچی کورد ئیسفادە لەمە ناکات لە کاتێکە زانا و بانخوازەکان ئاڵێن لەسەر مینبەر و نووسینەکانیان کە لە 1995 ئەم میلەتە موسڵمانە ئەوەی کە خۆی بە موسڵمانە زانە بێ بەگوێ ئەو کاکە خوای گەورە لە قورئانە زۆر ئیشارەتی بەوە کردووە کە بە ئینسان بە بەشەر بە بەنی ئادەم خەڵقی بان کردووە لەبەرەوە ئێمە هەر ئەوانە لەگەڵ ئەوانە بینمان خۆش نەبێت کە موسڵمانن ئەوانش کە بەنی ئادەمن ئینسانن دینیشیان نیە لەگەڵ دینی ئێمەش نین لەگەڵیانە ئەبێ ڕێ بکەوینەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵیان ڕێکەوتووە ئەمانە یعنی بەرژەوەندیەکی تەسکی حیزبیە حتا ڕۆژ لە ڕۆژ ئاوا هەڵەیە هەتا دنیایە ئەگەر خەڵقی بە بەرژەوەندی حیزبی بڕوا بەرژەوەندی میلەتی کورد نابینن بە چاوی خۆمان بەرژەوەندی دەستێکە بینین جەماعاتێکە بینین دەوڵەمەند بوون معاشی چاک وەرەگرن حالیان خۆشە بەس جەماعاتێکی زۆر و چەنەها جەماعاتی کە ڕقی لەوانەیە هەر ڕقەبەراتی دروستە بێ چونکە ئەوە لەگەڵ ئەو حیزبێ بۆی معاشیاتێ
لەگەڵ فلان دەسەڵاتە بۆیە پارەکەی ئێمە دزەیە بەوان ئەمان ڕقیان لێیانە بێ لەبەرەوە میلەتانە وازیانە ناوە لە ئەوانەی کە ئەنەوەیە زەربە لە میلەتی کورد بن بەروبووی میلەتی کورد بەرن نەوتی میلەتی کورد بەرن ئەوانە دێن دەست بە پشتی ئەو حیزبانە کێشنیە لە هەر تۆ ڕاستی هەر تۆ لەسەر حەقی هەر تۆ حەقی خۆتە هەر تۆ شۆڕشە کردووە کام حیزبە زۆر شۆڕشی کردووە لە کوردستانە هەموو بە کوردی ئەو میلەتە کردوێتی ئیتر بۆ ئەبێ دەستدا برێ ئەمانەی کە لەگەڵ حیزبەکەی خۆمان ئێمە شۆڕشمان کردەوەکانی کە هیچ هەمووی زەربی سفرکانە لەبەرەوە بەڕاستی منەوە ئازانم کە دەستێکە یعنی خەڵقم وازان نەکرد من دەستێکە لە دەروان جوڵێنێ هانیاندەیە ئەم حیزبە هاندا لەو حیزبە هاندا لەو هەر تۆ ڕاستی ئەگەر ئێمە وەکو مسلمان بیرکەینەوە وەکو ئیسلام بیرکەوانی کە مسلمان وخوامە مسلمان نزان کارن ئێمە مسلمانین ئەم ئیسلامە ڕێگادا لەگەڵ مانگا پەرستی ڕێکەوی لەگەڵ گاور لەگەڵ جوولەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەترین سڵح لە ئیسلامە سڵحی حودەیبیە لەگەڵ چی کردێتی لەگەڵ بتپەرستەکان لەگەڵ ئەوانەی کە کوتیانە بڕوان بە خواکەی نەبووە بڕوان بە پێغەمبەرایەتەکەی خۆی نەبووە بڕوان بە قورئانەکەی نەبووە لەگەڵ ئەوانەی دەربەدەریان کردووە ئەم لە وڵاتی خۆی دەربەدەریان کردووە لە زێدی باو باپیری لە ناو کەس و کاری لە ناو ژن و ماڵی لە کار و کاسبیان کردوون لە ماڵ و خێزانیان کردوون لە ئیسراحەتیان کردوون ئەوەش پێغەمبەری هاتووە سڵحی لەگەڵ کردو کێش بوون مسلمان نەبوون کافر بوون بە درێژایی مێژووی ئەم کاتێک ئێمە مێژووی دوور درێژی میلەتی کوردە خوێنینەوە سەیرەکەین لە ناوچوونی میرنشینەکان دەسەڵات و فەرمانڕەواکان هۆکاری سەرەکی بێگانە پەرستی و نۆکەری بووە بۆ وڵاتانی دەوروبەر بۆ وڵاتانێک کە نەیار بوون بە قەوارە و بە کیان و بە سەربەخۆیی میلەتی کورد ئیسلامی پیرۆز چۆن نۆکەری و بێگانە پەرستی یان وەکوڵی عەمالەتکردن بۆ وڵاتانی دەرەکی لە ناخ و دەرونی تاکە بنبڕەکە وای لێ دەکا کە بۆ منە نەبێتە داردەست و مەقاش و نۆکەر و بێگانەی وڵاتانی تر وەکو کورد دەڵێ کورد ئەگەر تەور دەستکی لە دار نەبێت چۆن دارە بڕێ یانی نەبێتەوە بە تەورێک بۆ بڕینەوەی داری میلەتەکەی خۆی ئێمە دیارە دینی پیرۆزی ئیسلام فێری ئەومانەکە کە خۆشەویستی میلەت بەشێکە لە دین بەرژەوەندی میلەت بەشێکە لە دینداری بەرژەوەندی نیشتیمان وڵات خۆشەویستن پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری ئوحود یەکرد و ئەگریا سەیری مەکەی کرد کە دەربەدریان کرد فەرمووی وەڵڵاهی بە زۆر دەرمەکەن ئینەکی لە ئەحەب بلاد الله ئیلەیە تۆ خۆشەویستترین بیلادی خوای بەلای منەوە بەڵام قەومەکە بە زۆر دەرمەکەن قەومەکەت بە زۆر دەرمەکەن ئەگە بە زۆر دریان نەکردیان نەئەڕۆشم خۆشەویستی وڵات خۆشەویستی نیشتیمان ئەمانە لە قورئانە باس کراون بە ئیشارەت باس کراوە هەموو ڕاستەوخۆ باس کراوە کە ئینسانی مسلمانە بێت لە هەموو کەس وڵاتەکەی خۆی زیاتر خۆش بێ لە هەموو کەس زیاتر بەرژەوەندی وڵاتەکەی خۆی خۆش بێ بەرژەوەندی وڵاتەکەی خۆی بێ و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمی ژیانی خۆیان لە سەردەمی تەطبیقاتی ئیسلامە ئەوەی تەطبیق کردووە کە ئینسانی مسلمان ئەبێ لە هەموو کەس زیاتر دیفاع لە وڵاتەکەی خۆی بکە لە بەندەکانی حکوومەتی مەدینایەتیەتی ئەبێ هەر کەسێک ئەم بەندانەی ئیمزا کردووە بە مسلمانەوە بە جوولەکەەوە بە بەنی عەوفەوە بەنی فڵانەوە کە جوولەکانن ئەبێ هەمویان دیفاع بکەن لە مەدینە چونکە مەدینە ئێمە تیاژین ئینسانی مسلمان ئەبێ یعنی چارەسەر نییە بۆ یەکگرتنەوە بۆی ببینە بە یەک بیر و بۆشین بە یەک دەست بەرامبەری دوژمنەکانە ئیلا ئیسلام نەبێ ئیلا لەژێر سایه ئیسلام ئەوانش کە ڕازینن بە ئیسلام ئەوانش کە ڕازینن بە ئیسلام وەکو تۆڕەی وەکو باس کرد پێشتر یعنی ئەحزابێکە کە یان کۆمەڵێک خەڵقن کە بڕوایان بە ئیسلام نییە ئێمە ئیسلام ڕێگامان لێ ناگرێت کە هەمومان یەککەوین بۆی کە دیفاع لە وڵاتەکەی خۆمان بکەین ئێمە چەند کەس کە مشریک بوون لەگەڵ پێغەمبەر چوون بۆ ئوحود چەند کەس کە مشریک بوون جەنگیان کردو لەگەڵ جێشی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر لە بەدرا فەرمی من مشریکم نایە پشت بە مشریک نابەستم بەس ئوحودا لێی بووە لە شوێنێکی خەڵقیان لەگەڵا بووە یارمەتیشیان داون پێغەمبەر نەشی گەڕانەوە و بە بەندێکیش بۆی داناوە لەبێ هەمووتان دیفاع بکەن لە مەدینە ئەی گاور ئەی جوولەکە ئەی مسلمان ئێمە بەڕاستی دینی ئێمە تەفرەقا وەکو باسم کرد بە کوفر ئەزانێ تەفرەقا بە بێدینی ئەزانێ تەفرەقا بە زین ئەزانێ بە زوڵم ئەزانێ بە ستەمی ئەزانێ بە خیانەت ئەزانێ هیچێ لە خیانەتەکان ئەوەی کە ئینسانی مسلمان تەفرەقە بنێتەوە ناو میلەتەکەی خۆیان مامۆستا پێچێ گەورەترین بەرهەمی تەفرەقە یەکتر کوژی و یەکتر بڕکردن و وەکوڵێ قڕکردنی یەکتر بێت لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان کورد بەرامبەر بە کورد وەکوڵێ مێژوو جارێکی خۆی دووبارە کردەوە کوردەکان چوونەوە سەنگەر هەر دژی برا کوردەکانیان ئیسلامی پیرۆز بۆ ئەم جۆرە شەڕانە ئەم یەکتر کوشتنانە هەڵوێستی چییە و چارەسەریشی بۆ ئەم یەکتر کوشتانە چییە؟ یان ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحە فەرمووی ئیذا بویع للخەلیفەتەین فەقتل الآخر منهما
ئەگە دوو خەلیفە هەڵبژێران خەلیفەی دووەمیان بکوژن خەلیفەی مسلمانان خەلیفە ڕەمزی دەسەڵاتی مسلمانانە و خەلیفە لە قورئانا باسی کراوە لە فەرمودەی پێغەمبەرا باسی کراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسیەتی بۆ کردوون کە خەلیفەی مسلمانانی سەری ئومەتی ئیسلامی ئەم سەری ئومەتی ئیسلامیە کە تەفرەقەی تێگەل پێغەمبەر فەرمێ بیبڕن فەرمێگە خەلیفەیەک هەڵبژێرا ئێچەکەش هەڵبژێرا بوو کامیان یەکەم جار هەڵبژێرا بوو ئەوە بگرن قەناعەت بۆی کام بکەن واز بێنێ قەناعەتی نێنە بیکوژن بە گژی بسن یعنی دروستە لەو کاتە کوشتار بکەی خەڵق شەڕ دروست بێ ئاژا حرب دروست بێ بۆی کە دوو خەلیفە نەبێ بۆی دوو خەلیفە نەبێ بۆی تەفرەقە دروست نەبێ ئەوە لە ئیسلام بۆ شێر باس کراوە ڕێگا دراوە خەلیفەی مسلمانان بکوژرێ کە ڕەمزی مسلمانانە بۆچی بۆی تەفرەقە دروست نەبێ حتا ئەگە دوو کۆمەڵیش بە یەک گژە یەک هاچوون وإن طائفتان من المؤمنين اقتتلوا يعني أما إشارتك بو هما بوتي بويكا طبيعة إنسان لا أنا مشكلة دروس كان لو أنا مسلمان من أجاي دروس كان بلام صار سري إسلام أو كابي الصلح يمكن والشيء بجوانا كدين بجوا أشيك فقاتل التي تبغي حتى تفيء إلى أمر الله أولا كبجوا خلقناك صلعناك أبي هموتان دفاع له كان كأعمدي صلحة وإن جنحوا للسلم فاجنح لها خواهي قرأ فريق هر كسي ويستيلك غلطة آجمانه تو باري براخة دستي براخة بيروز بايلك وبخيرات نيبك بويا مثلا القرآن فرميه إن أحد من المشركين استجارك فأجره أقل إيش المشرك كان لبتبرست كان هذا ببدراوسيت بشو برو بيري بيجو عزيلك إسلام رقامناك تفرقنا قبل بتبرست عبكين بتعرفين لهم ملتي خومانا ملتي خو كوجي كل ملتي خو كوجي يعني انسان زوزر مأوي زبي انسان عاقل تيجيشو مأوي زبي لحزبك كآمادة برا كوجيبك كآمادة تنصار ادعاء او كابر من ام ملت رزقاركم يسابي كل او ملت كوجي كان او تشكي يرقتوه هذا او خوي خزمەتکاری ئەو میلەتە ئازانی تۆ بچی بیکوژی لەبەرەوەی لەگەڵ حیزبەکەی تۆ مامۆستا گەزانین هەموو میلەتان دواکەوتوی میلەتان داڕوخانی میلەتەکان هەمووی بەرهەمی تەفرەقە و دووبەرەکی و بێگانەپەرستی و نۆکەریانە بۆ وڵاتانی دەرێ ئێم ئیسلامی پیرۆز وەکو ئەڵێ بۆچی کورد لە ڕوانگەی ئیسلامەوە یان بۆ درێژایی مێژووی خۆی نەیتوانێت پند وانە لەم داڕوخانی میلەتانە وەربگرێ و وەکوڵێت تەفرەقە فڕێ بدە بە پێچەوانەی هەموو میلەتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە یعنی ئەمە بەشێکی زۆری دەستی دوژمنانە بەڵام بۆ خۆشیان میلەتەکە بەڕاستی دەستی دوژمنان ئەو بکە حیزب و کۆمەڵیان دروست کردو بۆی کە هیچ حیزبێکیان بۆی کە ڕازی نەبێ ئەوە دەستێک وە دیارە دەستی دوژمنانە بەشی زۆری بەشێکی زۆریشی خەتای دڵسۆزانی میلەتەکەی خۆمانە ئێمە دائیمەن لەناو موسڵمانان ئەڵێن ئەحزابی ئیسلامیە ئەڵێن ئەگەر زۆر دڵسۆز بن ئیخلاس دڵسۆزیان بۆ خوای گەورە بۆ دینەکەوان لێکە ئەگەر دوو حیزبی جیاوازی بن ڕقیان لێک نەبێ یەکتریان خۆش بێ دیفاع لە یەکتر بکەن دەستبار بۆ یەکتر بگرن یارمەتی یەکتر بن کۆمەکی یەکتر بکەن دەستی دوژمنان زۆر جار هەر لە کۆن و نوێوە بۆ کە تەفرەقەیان ناوەتەوە بۆی کە ئەم میلەتی کوردە ئەگەر هەمووی بەیەکەوە بێ دەرەقەتی نایان بەگەز پسر بن لایەکیان ڕاکێشە بۆ لای خۆی دژی ئەوکەی کیان بەکارێنێ و زۆر جار ئەم براکوژێ کە کراویشە ئەو دوژمنەی کە هاتووە ڕقی لە میلەتی کوردە بۆ خۆی بەگژا نەچووە هەر کوردەکەی بەگژا کردووە لەبەرەوە لە ئیسلامە بە درێژایی مێژوو ڕێگا گیراوە لەوەی کە تەفرەقا بێکو باسم کرد خەلیفەش بێر ئیسلام ڕێگایە بیکوژێ وەخوای گەورە لە قورئانە زۆر ئیشارەتی بۆ کردووە ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله شوێن ڕێگا و ڕێچکەکان مەکەون چونکە پسرتانەکە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وإن أمتكم أمة واحدة أمتكتان يك أمة شوێن ئەم دینەکەونەتانکە بە یەک ئومەت و شوێن بیر و ڕێچکەکانی کەمەکەون بیر و بۆچوونەکانی کەمەکەون چونکە ئەوان تەفرەقەتان تێخەن و پسرتانەکەن دوایی بێهێزە بن ڕێزتان نامێنێ فإن تنازعتم في شيء فردوه إلى الله وما اختلفتم فيه من شيء خوای گەورە فەرمێ ئەگەر اختلافیشتان بۆ دروست بوو هەر اختلاف لەگەڵ تەفرەقا فەرقی شەیە بیجێڕنەوە بۆ لای کێ بۆ لای خوای گەورە فردوه إلى الله والرسول لە سورەتی نساء باسێکە کەواتە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا خوای گەورە فەرمێ هەمووتان دەست بە دینی خوا بگرن تەفرەقە منێنەوانە چونکە تەفرەقا ئەگەر تەفرەقەن نایوانێ خوای گەورە نافرێت دەسەڵاتتان نامێنێ فەرمێ هەر بۆ نیشتان نامێنێ بەڵێ مامۆستا ئاسەوار و خراپەکان یا مەترسیەکانی شەڕ و تەفرەقە و دووبەرەکی لەسەر کۆمەڵگە لەسەر تاک لەسەر نەتەوەکان چییە؟
چه ئاسەوارێکی خراپ بەجێ هەیەڵێ ئێمە لەوەڵ ئشارەتمان بۆ کرا چی خراپە هەیە کە ڕووە کاتە میلەتەکان بەشی زۆری بەهۆی تەفرەقەوەیە یعنی ئەگەر تەفرەقا بوو لە بینی ئێمە بۆ خۆمان بینیمانە پێویست ناکە بڵێن وڵاتمان بینیوە ئەبێ بچین مێژوی وڵاتان بخێن نزانین تەفرەقە چۆن لە وڵاتی خۆمان بینیمان لەسەر براکوژی برای کوشت لەسەر براکوژی براکەی کوژرا و مناڵەکانی وا ئەمرن لە برسان ژنەکەی بێوەژن بووە مناڵەکانی هەتیون براکەی ناچێ یارمەتی بە براکەی ناچێ یارمەتی بە لە حیزبەکەی ئەوان نییە لە وڵاتی خۆمانە بینیمان چەند ژن بێوەژن کرا ژنی کێ ژنی ئەوانەی کە دایک و باوکیان خزمەتی ئەم شۆڕشانیان کردووە کە دایک و باوکیان لەسەر میلەتی کورد دەربەدەر کراون دێهاتەکان تێکدرا وڵاتەکان تێدا ئیوایە من لە زەلام بیستووە توێتی 17 جار ماڵم تێک چووە 17 جار حکومت ماڵی پێوەران کردوم بەڵام ئێستا دوو کوڕی لە شەڕی براکوژیا کوژراون ئەوە شەڕی براکوژی خەڵقی فەقیرەکە خەڵقی وانەیەکە ڕقیان لێک بێت یعنی زۆر بە زەحمەت چاگە بێتەوانێت تو حسابی ئەومە کە ڕئیسی دوو حیزب ڕئیسی ئەو دوو حیزبەی کە شەڕیانە چەند دەست لە ملیەکەکەن ئەوانەی کە کوڕەکانیان کوژراوە لە خوارەوە ئەوانەی بووکەکانیان بێوەژن بووە کچەکانیان بێوەژن بووە مناڵی کوڕ و کچەکانیان هەتی و کەوتون ئەوانە دڵیان چاک نابێ لەبەرەوە خەڵق فەقیرە بێ ڕقەبەراتی دروست دەبێ دوژمنایەتی دروست دەبێ خەڵک دوای چەند ساڵێکش لەوانێت چێت تۆڵی کوڕەکەی بستێنێ کازانێ فلان جیهەت کوشتێتی فلان کەس کوشتێتی اینجا دوای ئەوە هەر کەسێک لەگەڵ خۆیان نەبوو بە خراپ باسیەکەن هەوڵێن زەربەی لێبن اینجا دوای ئەوە بەروبوومی ئەو وڵاتە تەخشان و پەخشانە بێت تۆزی حیزبێگەی بە هە تۆزەی کەسێگەی بە اینجا دوای پەیوەندی نامێنێ عیلاقی خزمایەتی نامێنێ خەڵق ئۆتا وەکو باسم کرد برایە ڕقی لە برایە وەنیە خزمە ڕقی لە خزمە مەسلحەتی خەڵقیە فۆتێ بەرژەوەندی خەڵقیە فۆتێ و ئاژاو و پشێوی دروست دەبێ هەموو کاتێ معارەزە بۆی کە هەموو دژمنێ دەستی بۆ درێژکات چکە زۆر بە ئاسایی دەستیان نەگاتێ بەڵام کە یەک دەست بوون هەر میلەتێک یەک بێ دژمنانی ناتوان دەست ماسایەسەش قەیرانێکی زۆر نەبوونی موچە بۆ منە کێشەیەکی سیاسی زۆر لەم هەرێما ئەگوزارێ هەمووی پەیوەندیار بە تەفرەقە و یەکتر قبوڵ نەکردن و دووبەرەکینیان سیاسەکانی کوردەوە کە خۆشیان بە برای یەکەزان و لەم بنیادنانی ئەم کایە سیاسیا ئەڵێن هەمومان هاو بەشین مەژار بەشێک لە بەروبوومی تەفرەقا و بەخۆمان دەبینین کە گاڵتە بە جەماوەری یەکترەکەن قەی ناگاڵتە بە کابرای حیزبیشکەی ڕئیس حیزبەکە ئەمە بڵێنە بەس گاڵتە بە جەماوەری یەکترەکەن گاڵتە بە جەماوەرێک کە ماوەی لەو پێش یارمەتی ئەویانداوە لەگەڵ ئەوە بوون لەگەڵ ئەما بوون ئەمان یعنی چەندەها جارێک و باسمان کرد دەربەدەر بوون جیران ماڵ نییە لەم کوردستانە ئەگەر کوڕی نەکوژراوێ کوڕی گیراوە ئەگەر کوڕی نەگیراوێ کوڕی تەعزیب دراوە ئەگەر ئەوەی لێ نەکراوێ ماڵی وێران کراوە بەڵام تۆ بڵێ ئەمەی لەگەڵ خۆمە معاش و شتێکیانەوەی لەگەڵ خۆم نیە چی ئەەکەن بابیکەن حەق نیە بەس ئەو بەرهەمی تەفرەقەیە ئەو بەرهەمی تەفرەقەیە کە هەر کەسە بۆ خۆی جەماعەتێک گەوا لەگەڵ خۆیان ئەنجا عامی میلەتەکە کە لەگەڵ هیچیان نییە معاشیە فەوتێ نانی نابێ ئاوی نابێ تووشی گرانیە بێ قوتابخانە فەوتێ یعنی خەڵک هەر باسی خواردنەکە ئێمە لە کوردستانە زیاتر لە 700,000 تەلەبەمانەیە قوتابیمانەیە یعنی ئەڵێن یەک ساڵ خوێندن فەوتا پەنجێ والێکە من بینیومە کابرا مەسئولت یەک ساڵ فەوتاوە ئەو ساڵژی ئێمە نەفەوتاوە ئێمەانی خۆیان بۆ خۆم بینی بۆ خۆم نەبینی خەڵک بۆی جەڕان بڕام ناکرد یەکێ لە مەسئولە گەورانە زەرەی نەبوو بم باشە یەک ساڵ 700,000 تەلەبە یعنی 700,000 ساڵ فەوتاوە ئەو بەچی قەرەبووە کردێتوانێ ئەم هەموو مناڵە سەدان مناڵ هەیە گریا ئەگری بۆ خۆم چوومەوارە گریا بۆ جانتا پارە جانتا نەبوو بۆی بکڕن ئەو بەچی فەوتا بۆ تەفرەقەیە بۆ تەفرەقەی وای لاتۆ مناڵ پارەی نییە دایک و باوک یان کەسوکاری ئەگەر بازگەر هەتیویژن پاران نیە جانتای بۆ بکڕن جلی مەکتەبی بۆ بکڕن ڕەوانەیکەن بۆ مەکتەب ئەنجا بڕوە پارەی مەکتەب بە ئەنجا هاتو چۆ بکات بۆ مەکتەبە ساری بۆ چارەسەری ئیسلام بۆ هەموو بەرهەمێ تەفرەقەیە چارەسەری ئیسلام بۆ تەفرەقە و یەکتر کوشتن و یەکتر نەخوێندنەوە چییە؟ ئیسلام چۆن چارەسەری نێوان دووبەرەکی میلەتەکانەکە بە تایبەت لەم ڕۆژە ینی پەیامی ئیسلام چییە؟ خی گەورە لە قورئانە فەرمێ وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله هەر شتێکە تەفرەقەتان دەکە بیجێڕنەوە بە لای خی گەورە و باسمان کرد ئەو ئیسلامە چارەسەری هەمووی تیا چارەسەری تیا بۆ ئەو حیزبە ئەلمانیانەش کە بڕوایان پێێتی بۆ حیزبە ئەلمانیانەش کە بڕوایان پێ نییە لەگەڵ حیزبی ئیسلامیە چکە چارەسەر بۆ میلەتەکان چارەسەر بۆ میلەتەکان بۆ کێشەی مەکە و مەدینە پێغەمبەر چۆن چارەسەری کرد ئیسلامی کرد بە دەستورێ بەسەر هەمویانەوە بەو ئیسلامە چارەسەر کە کابرای جوولەکەش قازانجی بوو کابرای مسلمانش قازانجی بوو کابرای مەسیحیش قازانجی بوو چارەسەرەکەەوە بگەڕنەوە دەستخەن ناو دەستیەکەوە ئەو وەحدەتە ئەو تەفرەقەیە
تەفرەقەکە بێتە مشکلە و ئاگر بەر بێتە ماڵەکانەوە بەڵام وحدەتەکە کە ئیسلام ڕێگاییەوە ئیسلام ڕێگاییەوە ئەم جەماعەتە ئیسلامیانە ومن لە پێشەوە بارنم بۆ خۆشیان زۆر چاگەزانن لەگەڵ ئەو حیزب ئەلمانیانە لەگەڵ نەک ئەو ئەلمانیانی کارن مسلمانی لەگەڵ ئەو ئەلمانی کارە بڕاشمە ئیسلامیە ڕێگاییەوە ڕێ بکەوێ ئێتر باسمان کرد گەورەترین سوڵحی حودەیبیە بۆ لەگەڵ کافران کراوە لەگەڵ کەسانێک کراوە کە کوتیانە ئەی محەممەد ناوێ بنووسی محەممەد رسول الله رسول الله بکوژێنەوە ناوێ بنووسی بسم الله الرحمن الرحیم ڕحمان ڕحیمە هی بکوژێنەوە بڕان پێی نییە واش پێغەمبەر صلى الله عليه وسلم الرحمن الرحیم هی کوژاندەتوانێ رسول الله هی کوژاندەتەوە بۆچی بۆی لەگەڵیان ڕێکەوێ پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ عەدی بە ئەسحابەکانەوە بیان بە عەمرەیان پێ بکە فەرمێتی قەیناکە عەمرەکەشتان پێ ناکەم کاتێکی کرد هەمووی واز لێناوە لەبەرچی لەبەروی ڕێ بکەوێ ئەو ڕێکەوتنە واجبە دەستخەنە ناو دەستیەکەوە واز بێن لە بەعزێ مەسلحەتی حیزبی مەسلحەتی ئەم میلەتە ئەم شتە هەر بەوەندەش کۆتایی پێ نایە ئەو جارە مێنێتەوە بۆ قیامەت ئەوەی کە مسلمانە بڕای پێێتی لە قیامەتە پاداشتی ئەم تەفرەقەی وەرەگرنەوەنێ لە دنیاشە مێژوو بۆیانە نووسێتەوەوانە ئیلا ئەگەر بۆ خۆشیان بینوسنەوە بڵێ ئێمەوا چاک بین حیزبەکە ئێمەوا مهمی بۆ کێسا وەسفی خۆیانەکەن هەر کەسە لەسەر ئیزاعی خۆیەوە بەڵام کەسانێکی چاکەن ڕازگۆ هەن لەوانە مسلمانیش نەبن بەس ئەو مێژوان نووسنەوە چێ میلەتی کوردی ئاوا لێ کرد ئەو تەفرەقەی چ زەرێکی هەبوو چۆن بۆ مەسلحەتێکی حیزبی ئەویان کرد هەتا لە ئیسلاما فەرمێ ئەگەر خەلیفە یان کاربەدەستی مسلمانان هەندێک مەسلحەتی بەرژەوەندی تایبەتی داگیر کردی بە قەمچی لە پشتیایی ماڵەکەشی داگیر کردی مادام بەرژەوەندی گشتی تیان نابێ قسە پێ بملکەیان کاتی بەرنامەکەم تەواو بووە زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ